زانکۆی تەکنیکی باکوور یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانستە پزیشکەکانی بە هاوکاری لقی کەرکووکی سەندیکای پزیشکانی عێراق لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک ئەنجامدا. کۆنفرانسەکە بە چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق و بە سەرپەرشتی سەرۆکی زانکۆی تەکنیکی باکوور ئاڕێکخرا بە ئامانجی ئاڵوگۆڕکردنی ئەزموون و شارەزای خوێندکارانی کۆلێژی تەکنیکی پزیشکی لە کەرکووک لەگەڵ وڵاتانی دەرەوە. ئەم مؤتمری دولي یەکەمە کە لە بینی جامعەی تەقەنی شیمالی و نقابەی ئەطیبائی کەرکووک پێک هاتووە و ئامانجمان لەم مؤتمر ئەوەیە کەوا هاوبەش لەگەڵ دەوڵەتەکانی دەرەوەی وڵات وەکو ئوسترالیا، تورکیا و ئوردن، چەند وڵاتێکی تر، سووریا، سوید لەگەڵ عێراقا ئێمە ئەم کۆنگرێ ببەستین و چاوی ئەو خوێندکارانەی کەرکووک و تەدریسیەکان بکەینەوە لەسەر هەنێ مەواضیعی تازە کە پەیوەندی بە ئەموری طبیەوە هەیە. و ئەم مؤتمرش لە زانکۆی تەقەنی شیمالیەوە کراوە ئەوەی کەوا هەستاوە بەکردنەوەی ئەم مؤتمرە کۆلیجی تەکنیکی پزیشکیە لە کەرکووک کە یەکێکە لە تەشکیلاتی جامعەی تەقەنی شیمالی و ئێمەش وەکو معهەدی تەقەنی کەرکووک هەستاین بە هاوکاریان بە شێوازێکی لۆجستی لە کەرکووک تەسهیلاتی پێکهێنانی و با بڵێن لیجانی تەحضیری، لیجانی علمی، مامۆستاکانمان بە دەرەجەی پرۆف و ئوستاد مساعد لەگەڵیانە هاوکار بوونە.